سڵاوتان لەبێ خۆشەویستان، ئەمڕۆ لە بازاڕی شاری هەولێرم لە هاوڵاتیان دەپرسم با بزانم ئەوان کە خۆراکێک دەکڕن بۆ ماڵەوە بۆ خۆیان کام خۆراکی باش و چاکە دەیکڕن یان لە دوو بە دوای ئەو خۆراکە دەگەڕێن کە هەرزان بێ نرخەکەی کەم بێ بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر دەدوێنم. خۆشەویستان، جاران ئەگەر کیلۆی قەیسیت بکڕی باە بە 6,000 دینار بوو، ئێستا بە 12,000، ئەمەیان کیلۆی 1000 دیناری هاتۆتە سەر و هەروەها دەبەیەک زەید 1 لتری 1000 دیناری هاتۆتە سەر. ئەمانە چەندێک کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە. بۆ نمونە هاوڵاتیەک جاران ئەگەر موچەکەی یاخود داهاتەکەی 400,000 دینار بواە دەیتوانی پێداویستەکانی ماڵەوەی دابین بکات و ڕەنگە بە تەواوەتی بەشی کردوایە، بەڵام ئێستا بە دوو قات ناتوانێت ئەو پێداویستیانەی جارانی پێپڕ بکاتەوە وە کوالێتی خواردنەکانیش وەکو جاران بەرز نییە. من سەرنجی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر وەردەگرم با بزانم قسە و بۆچوونی وان چییە. ئێوە لەگەڵمانە بن. یان دەبی ئەو زەهرەی بخۆن یان دەبی خۆنی تەعارکەی خۆ بکوژی سەکەی. یعنی تو بە زەهر ناوی دەبێت. هیچ چییە وایە؟ سارنان بازارنانە یعنی ئەگە بخۆم بەخوا هەر سارنانەکەیەوە. ئەو چینە دەوڵەمەندەکە یعنی حسابی کوالێت و نازانم مارکە و ئەو شتانە دەکات. چینی فەقیر هەموو لە دوو هەرزانیە. لەگە ڕزم تو جارەکان کەنج چی ئەسڵ لێنێرە. نەخێریسی بەرز نییە، ئەچی خواردنی دێتە ئەو وڵاتی هەموو کەونە خواردنە. گرانبوونی نرخی گاڵاکان کاریگەری لەسەر بازار دروست کردووە. بەڵێ کاریگەری زۆریش دروست کردووە. ئەوەش شتەکە پەیوەندی بە بازاری جیهانیەوە هەیە لە هەموو ڕۆیەکانەوە. شەڕی ئۆکرانیا، بەرزبوونەوەی نرخی نەوت، پێنەدانی موچە لە کاتی خۆی بێبازاڕی و ئەوانە هەموو پەیوەندی بەیەکەوە هەیە. باشە، جاران کەسێک ئەگەر داهاتەکەی ماگانە 400,000 باە دەیتوانی ئیدارەی پێ بکات، دەیتوانی بژێوی ژیانی خۆی پێدابین بکە، بەڵام ئێستا نزیک بە ملیۆنێکیش ناتوانانی ئیدارەی پێ بکە. بەڵێ ڕاستە، چکە ئەوە شتەکە گران بووە، داهاتەکەش هەر موچەکەشی هەر بە هەمان شێوەیە، نرخی هەموو شتەکان زیاد گران بووە لەبەرەوە ناتوانێت زیادیکە. یان دەبێت ئەوە حکوومەت ڕێکەچارەیەک دابنێ بۆی معاشەکەی مادەن شت گران بووە حکوومەت چ بکە معاشەکەی زیادکە، بەڵام لە کوردستان بڕوا ناکەم زیاد کرێ. خەڵک لە خواخوایەتی معاشەکەی وەگرێت لە کاتی خۆیە. جەتیجا ئەوەی ئەو ئەشایی کە لەسەری گران بووە ئەو موچەی کە بە هەمان شێوەیەتی ڕێک ناکەوێتەوە، کاریگەری نامێنێ و قەرزاریش دەبێتەوە. ئەتو موچەکەت هەر 400,000 و لەولایەتی شەوە ئەشیاکان گران بووە و معاشەکەش بە تەواتی نادرێت. خەڵک لە دڕاڕاوشەیە بەهۆی ئەو وەزعی کە خوڵقان دراوە لە وەزعی سیاسی لە وەزعی ئەشیای گران بوونەوەکە. ینی خەڵک ینی ئێستا بێبازاڕیش توش بووە، جگە لە ئەشیا گرانی و ئەو شتانە بێبازاڕی و بێمتمانەیش زۆر دروست بووە لەلایەن خەڵک و لەلایەن بازرگان و لە هەموو شوێنێ لە هەموو شێوەیەکە. باشە، ئێستا بەنمونە و قەمیسە وەرگین. ئێستا جاران نرخەکەی چەند بوو، ئێستا چەندە؟ جاران هەر بە 15مان دەدا، بەڵام ئێستا کە لەسەر ئێمە گران بووە. هەندێک شتەیە زۆربەی خەڵک لە شتەکانی خۆیان گران نەکردو، بەڵام لە خۆیان زەرت کەمتر دەبێتەوە. بۆ نمونە من پێشتر 5,000 خێر بوو، ئێستا 3,000 خێرە. ئێستا بۆ نمونە تەکسی بە هەمان شێواز دەڕوا، بەڵام بەنزینەکەی لەسەر گران بووە، داهاتەکەی وی کەم بۆتەوە. مەعاش خۆرە ئەوەیە داهاتەکەی وی کەم بۆتەوە لە بەرەوەی شتەکانی لەسەر گران بووە. ئەوە پێویستە حکوومەت پیلانێکی دابنێت کە ئابووری وڵات لە هەموو ڕۆیەکەوە تێکسووە. باش، ئێستا ئەگەر هاوڵاتیەکی ئاسای بنمونە سە دوکانەکەیت و کەسێک بێ قەمیس و پانتۆڕێکی سادە بکڕێ، جاران پێویستی بە چەند بوو، ئێستا پێویستی بە چەندە؟ زین چیە بە هەمان شێوەیە زیاتر لەسەر ئەمە ینی گران نەبووە، گران بووە، بەس بەو شێوەیەش نییە. چەندە ینی سێریکە ڕێژەکە پەیوەندی بە دۆلارەوە هەیە، ڕێژەکە پەیوەندی بێ بازاریشەوەیە. زیاتر ئێستا بۆ نەجاران بە 15 بوو بێ، ئێستاش کابرا بە 15 بیکڕێتەوە، خێری کابراەکەی نیوەز کەمتر دەبێتەوە. خێری دوکاندارێکم بووە، ناچاری شەبی کەمی کاتەوە، لەلایەک دۆلاری لەسەر بەرز بۆتەوە، لەلایەک بێ بازاڕیە. دوکاندارەکە بە ناچاری بە خێرێکی زۆر کەم دەفرۆشێ، هەم لەبەرەوەی دۆلاری لەسەر بەرز بۆتەوە، هەم لەبەر ئەوەش یعنیش بێ بازاڕیەکەی وای لێ هاتووە خێرەکەی خۆی بکاتە نیوە. یان هەیە جار وایە تۆزێک 2000-3000 بەرز دەبێتەوە. ئەوەش بۆ پێم وتی پەیوەندی بە
نرخی نەوتەوە بەرز بۆتەوە ئەو شەڕێک کە دروست بووە لە خواردن و لە شتەکانی ترە خەڵکە لە گەریشی دەگۆڕێتن کابرا هەیە ڕەنگە سەرفیاتی زیاتر بێ ڕەنگە هەندێک سەرفیاتی کەمتر بیتن هەم خەڵکە بۆ شیەک نییە لەوانەیە کابراک منداڵی زۆرتر بیتن کابراک هەیە منداڵی کەمتر بیتن ئەوە تاسیرێکی زۆری هەیە لە سەرفکردنی ڕەنگە خەڵکەک هەیە بە جێرەی پێویستی خۆی سەردەکە هەندێک شەیە زیاتر سەرف دەکاتن بە نمونە ئێستا ئەگەر زەید وەرگین ئارد وەرگین لە چاو جاران چەند گرام بووە وەڵا زۆر گرانتر بووە زۆر گرانتر بووە هەنی ئەوکانی ئێستاکە بە هزار و هەندێکە دەکەی سەر 3000 4000 5000 ڕویشتە هەنی هەمووی تاسیرشی زۆری کردە ئێستا سەرفیات زۆرە داهات کمە وەڵاهی داهاتی زۆرە و سەرفیاتی زۆرە داهاتی زۆرە هەمووی زۆرە بەشێک لە وڵاتیان دەڵێن داهات جێگیرە زیاد نابی بەڵام سەرفیاتەکانمان زۆرە شتەکان نرخیان گرام وایان کردووە کە بەشێک لە خەڵکی پەنابەن بۆ کوالێتی خراپ شتی خراپتر بکڕن نەک ئەوەی کە شتێکی باش و کوالێتی بەرز بکڕن وەڵاهی خەڵکە بەخۆی ئەگەر ئەو پارێکە دێتە دەستی ئەگەر بەشی بکاتن باشە بەڵام ئەگەر داهاتەکەی بەشی نەکاتن خراپە حتمما متمان لەوەی دەکاتن دەستی شتێکی خراپ دەکڕێتن ینی کابرا شتێکی هەرزان دەکرێتەوەی بەس فی سەبیل بژیتن چکە ژیانی ئەوڕۆکە بەس ژیانە ینی ئەوە نییە مثل لە ژیانێکی خۆشتر ڕابگیری ینی کابرا بەس دەرێ پێ بژیم بەس پێ بژیم بەس ئەوەندەیە ئەوەی کردێکە شتی خراپ بکڕی طبعا وایە کابراگە چەشی باش بکەنی پارێزیات سەر بکاتن چەشی باشتر ینی کوالتەکەی باش بیتن ئەسڵن پارێزیاتی دیێت ئاگات و داهاتت باش بی خواردنی کوالەتی بەرز دەکڕی کوالەتی باشتر دەکەم لۆ جسمی خۆم لە لەشی خۆم باشتر دەکڕم لۆ ژیانی خۆم باشتر دەکەم کە دەیکرد دەزانی خراپیشەوە بەس دەزانم خراپیش هەدەی بشکڕم مەزبوریشم ئێستا لە بازار شتەکان نرخیان بەرز بووە تاسیری چەند لە وڵاتیان کردیا چەندێک کاریگەری لەسەر خەڵک دروست کردووە کە کوالێتی خراپ بکڕێت بە نمونە زەیتە ئاردا بە شتی خواڵەتی زەیت و شتی وەفالان خەڵکەکە وای لێ هاتیا شتی خراپتر بکڕی لە بەرەوەی ناتوانانی شتی بەرز بکڕی شتی بەرزش لێرە نییە کوالەتیکە باشکە لە شێ هەیە ئێستا هەموو دیعای لۆ دەکا و هیچ شوانیە یعنی ئەوانەی کە ڕیکلامی لۆ دەکرێت دەرەوە کوالەتی زۆر باشە باش نییە هەمووی نەمدیتێ شتی باشم بەخۆم نەمدیتێنە ناوەڵی بڕوان پێ نیە قنەعاتم پێ نیە کە شتی باش بیت ئەی باشە چۆن هاوڵاتی بتوانێت شتێکی باش کوالەتێکی باش وەربگریت لە هاوڵاتی کاکە لە شێ بزانێ بە حکوومەتەوە بە تازیرتەوە بە خەڵکەتەوە هیچ شتێکی باش نایدی ئەو هاوڵاتێت چ بکرد متمانە بە شێ بکە قوڕ و سەرسە هاوڵاتی لەکەنە من پلەیەکە دەبێت گرنگی پێ پلا یەک نییە ناوڵە ئاخیر پلەیە هاوڵاتی نه هاوڵاتی هیچ ئەگە هاوڵاتی کاکە ژیانی دەسوڕێکە کە ژیانی نییە لەسەر بازار کا چاوداریەکە چێیە چاودێری لەسەر وەزیرەشی کار بەدەست دەکرێت کە تازیرە هەر وەزیرە کە ئەویت کە هەموو بەرپرسەکان کاکە بووینە تازیر چێ هەیە باشە وەکو خۆت دەڵێ مادەم ئەو چاودێری نەبی ئەمە ئەو خواردنەی کە دەیخۆین دەچێتە لە ئاشەمانەوە چی بکەین بخۆ یان دەبی ئەو زەهرەی بخۆین یان دەبی خۆن ئینتیحارکەی خۆ بکوژیسەکەین بە زەهر ناوی دەبی هیچ چییە وایە چ دەکەیت چ چارەت هەیە هیچ چارەکەت هەیە ئەگە چارە هەبی بچینە شێ ئێستا بەڕایی تو بە بۆ چوونی تو چارە چیە چارە سەر هیچ چارەگە نییە هیچ ناوەڵە ئەمرەوە چەند سارە بوو ئیتفادەوی شتێکی بە خۆش نبینم برێم وڵا پێم مرتاع بم شتەکەوات خۆش نەدی ناوەڵە لە ژیانی خۆم خۆشم نەدی لە ژیانی خۆت خۆشی نەدی لە زمانی بەعسی هەتا بەعسی بوو ئەوە هیچ ئینان و هەراتن و گرتن و ڕۆیشتن پاشانجیت بووە گوتمان الحەمدولێ ئیسراعەت دەکەین ئەوش ئێستا تو تەمەنەکەت هەیە با ئەمە دەقیقەن لەسەر خواردنەکەی جاران خەڵک پێویستی بە چەند بڕە پارە بوو هەتا بژێ ژیانی خۆی بە تەواوەتی دابین بکە ئەمن بابم چینە سی و چەند دیناری هەبوو عایلەشی 6 نەفەری پێدەژیانەمە عایلەشی 6 نەفەری پێدەژیان پاشەکەفتیشی هەبوو یعنی داهاتی هەبوو داهات نەبوو فەردە شەکری و فەردەوەت هەموو شتەکەت بەلاش لۆ دەهات حسابکە بەلاشت دیالا ئێستا تو کابراایشی معاش خۆرەشی با 500 هزاری بدە بڕە بازستانی بەرمینە نەفتەشی بکڕێت دیالا بەرمینە نەفتەشی پێ دەکڕێ
یعنی ئێستا موچەخۆرە بەرمیلێک نەفس پێ ناکە موسەخۆر کاک هەموو موسەخۆر فەرقی هەیە ئەوەی کا 6 ملیۆنی هەیە ئەوەی کە 500,000 هەیە خۆت عسابی مەکە ئەو دەتوانی بەرێ وەڵام ڤێلاژ بکڕێ هەموو ڤێلایان کڕێ مەبەستم لەوان نییە ئەدی مەبەست دەبێت وەڵای لە مەبەستەویت کە پێی ناکرێ خۆڵوەسەری پێی ناکرێت ناوەڵ باش ئێستا تو بە نمونە کە شەکر و ڕوون دەکری لە بۆ ماڵەوە جاران یان با 1-2 ساڵ پێش ئێستا چەندت پارە پێدا ئێستا چەندی پارە پێ ئێستا نازانم سارە ئێستا وەڵای بچینە 3 قاتیوی زیاترە ئەرێەوە دەبەی ڕوونی کاکە بە 1000 و ڕۆبعک بچەند بوو ئێستا بە چەندە؟ 3 ئێستا وەم چینە بەرەک هەرزان بووە وایە دەگەنا گرانتریش کوالێتی بەرزەکەش کوالێتەکەی زۆر فەرقی هەبوو لەگەر ئێستاش باشە ئەدی ئەوە جگە لە خواردن شتومەک ئەو شمەکانەی کە لێرەیە گران بوو نە هیچ گۆڕانکار هەمووی گران بووە لەبەرەوەی لەوێ ڕادێ گومرجی لەسەر هەتا دێتێرە گومرگەکەش هەمووی بوویتەوە 2 قات هەمووی دەکەوتەوە سەر شێ ئەمن و هاوڵاتێکی فەقی دێتەوە سەرەوێ ئەوە دەبی مەزبورە گرام داتنەوە بەڵێ بە تاکت کاریگەری لەسەر هەموو هاوڵاتیان دروست کردووە کاریگەری لەسەر ئێمەش دروست کردووە باشە بە نمونە ئەو خۆراکانەی کە پێداویستی ڕۆژانەنا دەیان کڕی کامەی کوالێتی بەرزە دەیکڕیان ئەوەی کە کوالێتی نزمە دەیکڕی بە تاکید ئەوەی هەرزانە لە دوی ئەوی دەگەڕن ئێمە چکە توانی ئەومانمە ئەوەی گرانەکەی بکڕیانی چیان هەرزانە تاقیبی ئەوی دەکەین خەڵک بە هەمووایە ینی لە دوو ئەو کاڵایە دەگەڕێ کە هەرزانە نەک باش بی بەڵێ بە تاکید ئەوی دەگەڕین کە هەرزان نەک باش بێ بۆ توانی ئەوەندەمان لە توانای ئێستاکە ئەگەر لە توانە دابی باشەکەی دەکڕی طبعاً تاکید ئەگەر لە توانمەندەی باشەکە دەکڕین داری وە هەیە پیاو دێ یان ئافرەت دێ دەرێشتی باشم دێ من شتی باشیە دەمێ بەس کابرا هەیە کە یعنی هەژارە فەقیرە دەرێکیان هەرزانە ئەوم بدێ بەگشتی خەڵک لە دوای شتی باش دەگەڕیان هەرزان لە دوای شتی باش دەگەڕێ و هەرزانیش بی ئیشاءالله بەڵێ ئەو خواردنانەی کە لە بازارە بە شێوەیەکی گشتی کوالێتی بەرزە یان نزمە نا تەوالیتی بەرزە هەمووی دایری سەحەی تەمەشایەکە هەمووی نوێ و هەمووی خاوێنە و ئیشاءالله بەڵێ چ خواردنەکە لێرە کوالێتی نزمە یعنی کێک ماوەی جاری وایە کێک ماوەی بەسەرەسی پاشی ینی مانگەک دەینی کابرا تاریخی بان بە شەرتی مانگە چێرە تۆ تاریخی بەسەرەسی ئەبێ داینێ لایەکی فڕیدی کە ئێستا لە ئێستادا نرخەکانی خۆراک گران بووە چەندێک کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە لەسەر کڕیاران دروست کرد یعنی ئێستا هەروەش خۆتی بەس پێش جێژنا نرخەکان هەر شتێک یعنی هەر شتێک بەردەوام 1000 دینار یاد سەری 500 یادە سەری ئێستا هەمووی دابەزێ نرخەکەەوەچ خۆتی بە قوربان باوانم یەک دەبە زەیتی 1 لیتری نرخەکەی چەند ئێستا یەک دەبە زەیتی 1 لیتری 2500 بوو ئێستا 3.5 1000 هاتە سەری 1000 لۆ فەقیری زۆر نییە زۆرە بۆ فەقیری زۆرە چۆن زۆر نییە قوربان ئەرێوەڵ دەکە کارتۆنی چەندی هاتە کارتۆنی تقریبان کارتۆنی 17000 16000 ئەوەندەی هاتە سەری 17000 ئەدی چیسەی ئار چەندی هاتە سەری چیسەی ئاردی تقریبان 3000 2000 ئەوە یعنی گونەی ئاردی 3000 هاتە سەری هەر ئەوەندە ئەگەر هاوڵاتیەک بێوێت بۆ ماڵەوە پێداویستەکانی خۆراک لێرە بکرێت جاران پێویستی بە چەند هەزار ئێستا پێویستی بە چەند هەزارە پێشان کابرا هەبوو بای 100,000 ئەبرد بای 200 ئەبرد بای 400 ئەبرد بای 300 ئەبرد ئێستا بیبە بای 30,000 بە بای 40,000 بە فەقیرە هەژارە ڕۆژانەیەکی عەمەلی پێ پەیدا نابی من نەفەری 1000 دارماوێش سەر هەشتە دەری نیتم لێی وەرناگرم باشە جاران ئیشکردنی تەکسی پارە پەیداکردنی باشتر بوو ئێستا تاوان خەڵکەکە سوار دەبوو زیاتر سوار دەبوو ئێستا سوار نابیتن خاصە خەڵکی هەولێر سوار نابی لەبەر چ بەدەگبەن پارەی نییە معاشی نییە خەڵکی هەولێر بۆ پارەی نییە وەڵاوە کە پارەی نییە من چی بکەم ئەرەوە باشە ئێستا کە ئەو پارە کەمەیە تو بەدەستی دێنی وای نەکردە کە خۆراک بکڕی جیهانی هەرزانەوەی بکڕی چه هەرزانە پێم برێ دەبە زەیتێک بوویتە 4,000 نەبس دەکڕی دەبە زەیتێک بە 4,000 یعنی سبرەی گرانیان کردیە وەڵڵاهی ئەمە دەزانم شەژنان چارنان بازارنانە یعنیەکە بخۆم بەخوا هەر چارنانەکەی دەخۆم 45 ساڵانە وای کردیە تەرکم کرد لەبە گرانی نانەواخانەکەم فروشت بەخوا ئیجازەکەشم ڕقەمی ئیجازەکەشم دەیە ئەرێ وەڵا
ئەمن لە 68ەوە لەو قەڵاتە بە 15 سیشم دەکرد لە نانەوایی لە 68 ئەو حسابی خۆتکە هاتا 2015 نانەواییم کردیە ئەوە مەطعمیشمان ئەلەوێ هەبوو مەطعم بابڵقەرعەمان هەبوو لە کۆڵانی عارەبان فڕیمان هەبوو تێگەیشتی لەبەر گرانی وازدینە لە بە گرانی وازمینە کە دەڕێنی کە دەریشی نەیرە وازی دەبی بەش ئێستا بە گشتی خەڵک ئەو شتانە ناکرێت کە کوالێتی بەرزەوەیە نانا وڵی بەخۆی بەرسپی خەڵکی هەولێر قسمی فەقیرۆژاری ناوەڵە ئللا تەبقە دەوڵەمەکانی نی فەقیرەکە لەبەر چێ ئەو کوالێتە بەرزەی ناکرێت کاکە پێی ناکڕێ پێی ناکرێوشی پێی نەکرێ ئەتو ئەگە پارە نەبی دەتانی گۆشی بکڕی باشە کە دەبینی ئێستا شتەکان کاڵاکان نرخیان گران بووە بەڵام بۆ لە بەرامبەردا داهات زیاد نابێ داهات واللهی ئەو زەمن چی برێ بکە داهات زیاد دابی هەر ئەو پارەیە ئەگەر معاشەکە بدەن ئەوە دەوران دەکات لە ناو خەڵکەکە ئەوە ئێسەمە ئیشمان زۆر زەعیفە ئەگەر ئێستا عارەب بێتن با پێ درێ مەطعەم ئیشی دەبی چایخانە ئیشی دەبی تەکسی ئیشی دەبی فندقەکان ئیشیان دەبی ئەوانشیان دەبی ئەگەر عارەبەچی بێ ئەرێ وڵە چاوەڕێ عارەبەشی دەکەم دەبی دەزبەر عارەبەکەی پانکەمەوە ئەبێن کاکە ئەمە زۆر شتم پێەیە تەمەرم هەیە ئەزار وازم لێ بینی باشترە لە بەس دەرێ وازم لێ بینی دیارە ناخ زۆر شتی تێدایە کاکە ئەمێ دەزانسی ئەمن ئەوەندە دەوڵەمەند بووم ئەوەندە دەوڵەمەند بووم ئێستا بووی بە سایق تەکسی زۆر دەوڵەمەند ئامن بە فەردە پارەمە بوو ئێستا بووی بە سایق تەکسی لێکردکەوە والله ئەو زورفە وای لێکردی کاک کورە بە ساحیبی هێشتا کرێکاری بوو نەو شارە تو دەرێت چێ هێشتا کەس دەبن دەستی تو ئێرە دیتی ئێرە لە شێستەکە چل نان 50 نان بە 50 لێ فرۆشت ها ئەلێرە 50 نان بە درەمە کەس دەی دەکرد تێگەیشتی ئەرێ وەڵڵە 50 نان ئەلێرە بە درەمە کەس دەی دەکرد لە ساڵان ئەو قەیسەرێ دیتیە ئەو قەیسەری هەولێرێ سێ بەشی بەتاڵ بوو هەر بەتاڵ بوو بەتاڵ کە دەبووە سعات 12 قەسابەکان دەگۆ کاکە دەوەرە ئیشتەمەرە گۆشتەی ببە لە حێقە بکەوە کابرا نەی دەبێت سەلازەرە بۆەوە نەدەبوو هۆقە گۆشتێکی دەدایە بە 2 درەم تێگەیشتی خۆزگە هەر زمانی پێچفلسی باە لە ئایندەدا باشتر دەبی بەخوای بەخوای ئەوەی بزانم حکوومەتی عەبدولسەلام عارفم دیتیە عەبدوڕەحمان عارفم دیتیە ئەحمەد حەسەن بەکر دیتیە سەدە حوسێن دیتیە بەخوای ئەوڕۆ باشترە لە سبەینی ئەوە لە من وەگرە طبعا گرانبوونەکە بەڕاستی برێت تەسیری کردیە لۆ نمونە ئێستا کابرایەک 5 کیلۆ 10 کیلۆی دەبێت ئێستا کیلۆیەک 2 کیلۆی دەبات تەسیری کردی لۆ تەسیری برێی بەس یعنی شتەکە وەها گرانبوونە لە بەچکمی دەبا لە بەرچ هۆکارەکەی چێ پێی ناکردرێ یەک پێی ناکردرێ دوو ئێستا معاشەکەی کەمە سێ تەمەشای زروف و وەزعەکەی دەکا وەزعەکە وەهای لەبەر چاو نییە ئەو فەرمانبەرانەی کە دێنێ موچەکان لە کاتی خۆی پێ نادرێ بۆیە کەمتر شتەکان دەکرێت بەڵێ کە ڕاتب نەبی و معاش نەبی کابرا یان بە 2 مانگ زارێک بدرێتە یان نیو معاشی بدرێتە یان سارێکە معاشی بدرێتە لە شێ بینی قوڕ بەسەرا هەیە ڕاستە بەس تەسیریش کردیە بڕای تو وەکو دوکاندارێک بۆچی بە شێوەیەکی گشتی نرخەکان بەرز بوونەتەوە هەر دووەلیە با پێ برێم نەگرین وڵڵاهی لە خەتای ئەو حکومەتەش با خەتای ئەوەش نەگرین بەس دووەلیە برێ لۆ نمونە زەی لە هەموو دنیای گران بووە ئێستا ئیخبارمانەیە زەی لە هەموو دنیای گران بووە هەندە شتەیە دووەلیە هەندە شتەیە گران بووە هەندە شتەیە گومرجی زیاتر ئاویشتە سەرێ هەیە بە نمونە قوتوویەک شیر وەرگرین لە چاو چەند زارە گران نەبوو زۆر 1000 دینار گران بووە یان دۆلارێک یان 1000 دینار یان 750 دینار ئەوە 750 دینار 1000 دینار ئەوەندەیە گرانبوونەکەی کەسێ بێت تێرە برێ ناتوان هەموو شتەکانم پێ ناکردێوانە کە چەند زارە دەم کڕی کەسەیە دێ کە چەند زارە لەوانێ بای تقریبا 400 هزاری بردەبایە ئێستا بای 150 هزاری دەبا لۆ نمونە معمیلی فندق و مەطعەمانم هەیە بای 600 هزاری دەبن ئێستا بەلای کەمی ڕۆژێ بای 250 هزاری دەبا ئەوەندەی دەبا خواردنەکان بە گشتی خەڵک بە دوای کوالەتی باش دەگەڕیان هەرزان طبعا واللهی ئەوی ڕاستیبی لە شێخەڵای بە دوو ئارزانەکەی دەگەڕێ لە شێخەڵای فەرقی هەیە لەگەر مۆڵە گەورەکان ئەوەی کە دەستی کابرا بە احتیاجی خۆی شتێکی بڕاقی هەرەگری و معاملەی ناکە ڕاستی چکە لە شێخەڵای هەمووی هەرڕازە و هەمووی تەخفیزاتە بۆ خۆت بۆ ماڵ و منداڵی خۆت کامی دەبێەوە کوالەتی باشیان هەرزان طبعا کوالیتی باش دەبی بمەوە بەس یعنی ئەوەش باری ئابووریش دەبی لە بەرچاو بگری
یان دەبی ئەو زەهرەی بخۆن یان دەبی خۆن ئینتیحارکەی خۆ بکوژی سەکەی یعنی تو بە زەهر ناوی دەبی هیچ چییە وایە سارنان بازارنانە یعنی ئەگە بخۆم بەخوا هەر سارنانەکەی دەخۆم ئەو چینە دەوڵەمەندەکە یعنی حیسابی کوالێت و نازانم مارکە و ئەو شتانە دەکات چینی فەقیر هەموو لە دوو هەرزانیە لەگە ڕزم تو زارەکان کەنج چی ئەسل لێنێرە نەخێریی بەرز نییە ئەچی خواردنی دێتە ئەو وڵاتی هەموو کەونە خواردنە کاتێک کە خۆراکێک بۆ ماڵەوە دەکڕی لە دوو ئەوەی دەگەڕی کە کوالێتی بەرزایان لە دوو ئەو شتە دەگەڕی کە کوالێتی هەرزانە وەڵا زیاتر لە ئەوەی دەگەڕێم کە هەرزان بیتن بەپێی ئەو پارەی کە هەیتت ینی حیسابی بەرچی خۆت دەکەیت و حیسابی ئەوی ناکەی کوالێت بەعام هەولێر من باسی هەولێر دەکەم سینەچی فەقیرە فەقیر لە دووسە دەگەڕێ لە دوو هەرزانی دەگەڕێ ینی چ شتێک هەرزان بیتن ئەوی دەکڕی ئەو چینە دەوڵەمەندەکە یعنی حیسابی کوالێت و نازانم مارکە و ئەو شتانە دەکات چینی فەقیر هەموو لە دوو هەرزانیە ئەو خۆراکانەی تۆی گەنج دەیکڕی کوالێتی لە دوو کوالێتی بەرز دەگەڕیان ئەوەی کە نرخەکەی هەرزان بێ ناو نرخەکەیە لۆ چینی فەقیر بەعام نرخەکەیە کە لە هەمان کات دەرێت شتەکە باشە لە هەمان کات نەفسی شتە شتی ئەسلی کەم قەناعەتم نییە مابی بەڕاستی باشە ئەگەر خۆراکێک کوالێتی بەرز بێ دەیکڕی ناوەڵە لە چینی مەدانێت چینی هەژارەوە لەکوێ بوو ڕۆکاوراش عملی ڕۆژانە 25 زارە دەکرێ بەسی دوو بەزەی دەچی بکڕی بە 30,000 ناری بە 40,000 ناری تەنەکە ڕوونەک ناکرێت چلو خۆت لومارت سرف دەکەی چلو بژێژیانە سرف دەکەی لۆ خۆ سرف دەکەی لە هەمان کاتدا کەچی دەرێن دابازیە تا نەبەزیە هەوەش خۆیتی باشە کاتێک دەچێ مارکێتێکیان دوکانێک دەڵێ کامە زەیتی هەرزانەوەم دێ یان کامە ڕوونی هەرزانەوەم دێ نفسی شتە برای بەڕاست کە دەڕێی گرانترا تەم شا دەکەی دەیبێ ومارە دەری یەک شتە دەری ئەسلیە لە هەمان کاتدا ئەسلی نییە کاتشت لەگە ڕزم تو زارەکان کەنج چی ئەسل دێنێرە کاورە دەستا سین شتی دێنی دەرێکاکە گلۆبم دێ لۆماوەی مانگەچ هەفتەچ دەیناسم برادەرمەیە لە دوکان چ گران بووە لە بازار چ گران نەبووە چ گران نەبووە تەسبیعەوە بەسیت پێشتری بە 20 زاری ئێستا بە 40 زاریە تەنەکە ڕوون پێشتری بە 16 زاری و ئێستا بە 30 زاری 5 زاری ناریە ئەو زەیتیان ئەو ڕوونەی کە خراپە زەرری نییە بۆ ژیانی تو کونیتی قابلە نەیبی ئەوانە لە زەرری ژیانی مناڵی فەقیر دەپێستنەوە ناپێستنەوە کە ناوەڵە کاتزار خۆ حکوومەت دەڵێ هاوڵاتی لەکنە من دەرەجەیەکە لە پێش هەموو شتێکەوە بەڵێ ڕاستە دەرەجەیەکە بەس کە توزارەکان شتی باش نانین برێک باشە بۆ بازرگانەکانی ئێمە شتی باش داینێن وڵی لەقدر پارەکەیە ئێستا یوایە دەبینیت کە چیتە سین دەرێکا کە چتەکەم لۆبینە بەقدر پارەکەبی یوایە دەیناسی دەرێک گلۆب لۆبینە گلۆب بای دەڕۆژ بکە توزاری مەچوتەوێن دەرێت جێڕایتیانەوە وت ئەرێکاکە دژمناتی لەگە میلەتەکەت هەیە گوتی ناوڵە گوتی باش شتارزانانەوە دەبەوە گوڵەوەی پێگوتێ چێ توزار هەیە لەو شارەی خۆمان لێیان جێڕایمەوە برادەرەیە کەس هەیە طبعا ئەگەر شتەکە تو بیکڕ و ئیسفادە نەکەی و زەرر زیانی هەبی ئێستا بە تایبەتی تەمەشاوی بکە مەسەڵەن ئێستا نەخۆشی دڵ سەنتەری دڵ دەچی زۆربەی خەڵک تووشی مەسەڵەن قەستەرە و باڵۆنی دەکات جلدە هۆک چییە ئەو کارەکە خۆراکە مەسەڵەن برنجا زەیتە بە تایبەتی زەیت خۆراکەکان کوالێتیان چۆنە وەڵی باش نییە خاستن زەیت زۆر خراپە دەرن هەتا و زەیتی باعە من وەڵی ئەوە قسەی خزمەتی خۆمە گاز و نەوت شتیوا دەفرۆشی دەیگۆ ڕۆژێ 12,000 لتر گازی لەکنەمە دەبن یعنی پێم سیر بوو دەیگو دەیکەنە زەیت ئەجە نازانم تا سەعەت دەچی ڕاست و دروستەکەی چەندە دەیگوتە من ئەگەر بەجێم دەکەی زەیتی باعد وەرگە نەیبێ ومارێ والله ئەجە من ئێستا بەڕاستی بەخۆم ماوەشی باشە بەس ڕوونی تەنەکەی دەکڕم زەیتی ئەوە ناکەم ئارێ وڵە ئەو زەیتە واتە کوالێتەکەی زۆر خراپە و دەدرێ بە هاوڵاتی ئەجە زەیتەکە تەبعاً ئەو زەیتەی باعی وەردەگری زەیتەجی باش نییە خراپە ناوەڵە لەبەر هەندێ یعنی ئێستا زۆر زاتە دکتۆرەکان جێم لێ بۆ دەرێن ئەگە تو ئێستا چیلۆ گولە بە ڕۆژە چی بکڕی 1 کیلۆ گولە بە ڕۆژە بە 4 زاریە معقولە عنی دەبەچی زەیتی پێشان ئێستا گران بووە بە 2000 بە 1500 بوو یعنی کو زەیتەکە باش نییە بەڕاستی بەگشتی چەندێک چاودێری لەسەر بازار هەیە ئەو شتانەی کە کوالێتی خراپ بێ دەستی بەسەردا بگیرێت وەڵی لۆی نازانم بەڕاستی چاودێری تا سەعات دەچێ نییە بەس وەکو خۆراک بەڕاستی بە تایبەتی زەیتەکە دەرن زۆر خراپە دەرهەتە زەیت بڕۆ ڕووکە لە جێیەکی
وەکو لایلۆنی لێدێ وەکو ئەوەی لێدێ یعنی لۆ دەسمی بەشەری خراپە باش کاڵاکانی کە تۆ دەیکڕی لە چاو جاران نرخەکەی گران بووە طبعا گرانتر بووە چەندێک کاریگەری ئێستا ژیانی تۆ دروست کرد والله کاریگەریە یعنی ئێستا دەست بۆ هەر شتەچی دەبەی گرانە کاکە لۆ گراندنەوەڵە نەخی دۆلار بەرزە لە بە هەندێک خواراکە گرانە پەیوەندی بە دۆلارەوە یان هەندێکی ئیستیغلالە واللهی دەرێن دۆلارە جە نازانم زیاتر ئەرێوە عادی ئەو برنجەی کە لە زۆربەی ماڵان لە ماڵی کوردی لەو ماڵانەی کە ئێستا ئێمە تێداین ئەو برنجانەی دەیخۆین کوالێتی باشە برنجەکان بەڕاستی ئێستاکەوە دووەت بێ ئیباعی کە بەخۆم دەچم باعی وەردەگرم برنجەکە باشە خراپ نییە ئەگەر ئەو های باشە بەس پێشترێ باش نەبوو بەس ئێستاوە دوو وەزبێ باشە هاوڵاتی کڕیار دێت بۆ ئێرە لە دوو ئەو شتەی دەگەڕێ لە دووە خۆراکەی دەگەڕێت کە هەرزانە یان ئەوەی کە کوالێتی باشە ئەوەی دەگەڕێت کە هەرزانە وحەزیش دەکات قیچەک باش بێتن بە زیاتر لە دوو هەرزانەکەی دەگەڕێت لەبەرەوەی ڕێژەی فەقیری زۆر بوو ئێستا لە دوو هەرزانەکەی دەگەڕێت لە دوو هەرزانەکەی دەگەڕێتش حەق خۆیتی لەبەرەوەی کار خواردن نییە کاکە کرێی مۆلی دێ کرێی کارەبای ڕئیسیە چی پێ دەرێن ئاوا هەموو شتەکە یعنی ئەی ئەو خواردنانەی کە کوالەتی خراپە کوالەتی نزمە زیانی بۆ ئینسان نییە بە تاکید وەیە لەبەرەوەی بەخۆی خەڵکەکە شتە باشەکەی بکری باشترە بەس لەبەرەوەی نەبوونە زیاتر ڕوو لە هەرزانەکەی دەکا بەس هەموو شتێکی هەرزانیش بێ حکمت نییە بەس دایمەن ئەگەر شتۆکە گرانتر بکری شتە باشەکەی بکری لە خۆی باشترە لەبەرەوەی تعویز دەبتەوە شتێک باشترە بەس ئەو زیاتر لەبەرەوەی حسابی پارەکە و مالیەکەی دەکات خەڵەکە بۆ بێتێرە بڵێ ئەو شتەی دەکڕم کە هەرزانیشە بەڵام لە تواناشم دانیە ئەو شتە زۆرە ئارێوەڵا خەڵک هەبووە هەرزانە و برین لە توانای دانیە شتەکەی بکرێتن لەبەرەوەی پارەکەی بەشی زۆر شتی ناکە هەر دەگری لۆ چەند شتێکیکە بەخۆی باشە دەزانی باشە چەندێ چاودێری لەسەر بازار هەیە کەم زۆر کەم چاودێری وەکو چێعنی بۆ نمونە لێژنەکان سەردارتان دەکەن زوو بێن گران بی هەرزان بێ شتانە نا شتانە چاودێری ناکرێت زۆر کەمە بەس شت گران بوو لە دەست حکوومەتە حکوومەت گومرێک زۆر ینی تیجارەکان زۆری داوێن لەسەریان قورس دەوەستی داوێنەوە سەر شانی خەڵک یعنی ئەسڵەکەی دەگەڕێتەوە سە حکوومەت گومرجی خەفیف کاتن لەسەر توجارەکان هەرزان ڕادەوەستی ئەوانی شەرزان دەدەن ینی گومرە گرانە هەموو شتەکە لە ئەسڵەکەی بپێچرێتەوە باشە حکوومەت دەتانی وەچی زمانی سەدامی پێشتر قەدیم ئۆرزدی هەبوو شت زۆر هەرزان بوو شتی بە نیوە قیمەتدا بە چارێک قیمەتدا حکوومەت باجەکەی دەدا لە بەرچ خۆی زەرەرەکەی دادەنە یعنی شعبەکە ئیسفادەی لێ دەکرد ئەجێ ئێستاگە شتێکی وا هەبێتن بازاریش پێدەشێ زیاتر ئەوەی هەرزان دەبی یعنی خەڵکەکی فەقیری زۆریش ڕوو لەوێن دەردەکا و شتەکەی دەکڕی و شتێکی وا هەبی خراب نییە ئاتوو دوکانداری بەێ کاتێکە بەڵێ تۆی دوکاندار کاتێک کە کاڵایەک دەکڕی دەهێنی بۆ دوکانەکەی خۆت دەگەڕێی کە کامەی قازانجی زیاترە بۆ خۆت یان ئەوەی کە کوالێتی بەرزبی وڵی ئەم کە بە خۆم چهان دەرەجەیەک بێوی دەکڕم شهان حەز دەکەم شتە کەرزانتر بەس ئەگە خراپ بیناینم دەرەجە دوش بیناینم ئیلا دەرەجەیەک شتێکی باش دەینم یان لەبەرەوەی لە خۆم قازانجمە ئەگەر لە باشەکەی زەرەر کەم پێم خۆشە نەک ئەوە بیتن شتی خراپ دایم بە تەجروبەی خۆم ئیسفادەم لێ نەکردیا تەبان فەرقی کردیا هەموو شتێک فەرقی کردیا نەک گۆشت ئێستا گۆشتی پێشتر چلۆی بە بێسکۆ چلۆی بە 9 نار 8 ناری بوو 9 ناری ئێستا گەیشتە 14 ناری تەمەشا فەرقە زۆری کام فەرقەکە گەلە زۆر بووە ینی بە چاردەی بوو ئێستا بە 9 بوویتە چاردە ئێستا بەڵێ نەرمەکەش پێشتر چلۆ بە 11 نار بوو ئێستا بوویتە 16 نار 17 نار ئێستا ئیش دەکەین یعنی بۆ سعرەش دەدەین زەرەرە چونکە زەرەرە ئێستا گەم بکەمە بێسکۆ بکەمە 15 نار خەڵک پارەی پێ نادا خەڵک توانێ ئەوەی نییە و پارەی چی دەڵێ کڕیار چی دەڵێ طبعاً گۆشت نافرۆشتێ بازارەکە زەعیف بووە ینی بازارەکە زۆر زەعیف بووە گۆشت نافرۆشت ئێستا دەفرۆشتێ بەڵام کەمە کابرەتە مەجبور نییە بێت چەندجارە کەمترە طبعاً کەمترە یعنی ئێستا تو تەمەشا یعنی ئێستا فەرقەکە زۆری کرد 5,000 6,000 نەفەرقی کردیا کە 5,000 نەفەرقی کردیا پێشتر کابرا چلو گۆشتە 20 کیلۆ گۆشتی دەکرد بۆ ئەوەندەی دەرەگە یعنی بە
بە 6,000 ناری 5,000 ناری کەسێ بڵێ لە توانام دانێ بیکڕم تەبعاان وایە هەندێکی دەری لە توانم دانیە بیکردم و چی دەکەی ینی نازانیان چۆنە گۆشتەکان کوالێتیان چۆنە کوالیتیان زۆر باشە تەبعاان کوالیتیان باشە خۆمانێ و دەکرۆشین بەرخی خۆمانێ و تاو ئیدەرەوەت نییە ئیدەرەوەمان نییە نەخێت ئیدەرەوە هەرزانە ئیدەرەوە چیە ینی حیسێب کە جەمتە بەڵام ئەوانە بەدە توری سلێمانی سەر دەبڕێتەوە هەروەندەیە ئەگەنا گۆشتی جەم دیش هیچ مشکلی نییە لەگەر خۆمانە بەڵام تامەکەی فەرقیەیە فەرقیە تامەکەی فەرقیە گۆشتی خۆمانە تامی خۆشترە بەڵام گۆشتی هندی و بەرازیلی تام ئاوی لێدێ تام بۆن ساردی لێدێ تابانەوەی هەرزانێ هەرزان بەڵێ لەبەرچی لەبەر ئەوەی خۆشمان نازانێت ئێستا لە مارکێتەکان ئێستان بۆ نمونەوەم کڕیوە دەدانە بە هەزار لە مارکێتەکان چاری بە هەزارە دەی بە هەزار بە هەمان تاریخ هەمان تام پێم سەیرە لێرە دەی بە هەزار لە مارکێتەکان چاری بە هەزار ئەزە نازانم هۆکارێک ئەوەیە کە کریان گرانە لێرە بەڵێ نازانم ئەزە ئیستیغلالە خۆیان دەزان نازانم داواکاری چە لە لێژنەی چاودێری کە لە بازار دەگەڕێت بەخۆی داواکاری چیە ئێمە لە بازار بە تایبەتی لە شێغەڵا ماوادی ئەکسپایرمان گەلێک زۆرە نییە ماوادی غەزایەوی بەڵێ بۆ نمەتەڕە میوەکان هیچێک بەرواری لەسەر نییە لە چلێ هاوینە تۆ ترێ دەخۆی ئایا ترێ ئێستا سەردەمی ترەیە بۆ لێژنەکانی تەندروستی لێژنەکانی چاودێری ناگەڕێن خۆیان هۆکاری کاکە خۆیان هۆکارن لەبەرچی خۆیان هۆکارن خۆیان ڕیان پێدەن کا لێ بێچینەوە نییە لەو شێخەڵایە ئەوە تۆ هاتووی مقابلاکەی لێ پێچینەوە نییە کەس بە کەس نیە لەو شێخەڵایە کەس نایە ینی بڵێ ئاکو لە چیلۆی مۆست بە 500 دینار لێرانە خۆ مۆست 500 دینار ئەوە 500 دینار نووسراوە کیلۆی مۆست 500 دینار یەک کیلۆ 500 هۆکارچی لە مارکێتەکان کیلۆ بە 1500 دینارە هۆکار چییە توی هاوڵاتی دەزانێت من هەوڵەت دەزانم ئەو مۆزە جیاواز لەگەڵەوەی دوکان بەسەر چوە بەڵام تاریخی لەسەر نییە لێ پێسینەوە نییە خۆشە نییە تاریخ ماوادی غەزایی بەسەر بچێت تەوڕەش بەسەر دەسێت میوەش بەسەر دەسێت بەس لێرە دەیفرۆشن تاریخی لەسەر نییە دەپرسم گرانبوونی کاڵاکان چەندێک کاریگەری لەسەر بازار دروست کردە چەندێک کاریگەری لەسەر تو هاوڵاتی دروست کردیا واللهی فەقیر زۆرە دەورەمەندیش زۆرە فەقیر زۆرە دەورەمەندیش زۆرە ئەوڕۆ دەبی وەش کابرێک بەشەر دەبی لە قەدەر بەرشی خۆی ئەوەکەی بەکاربیین ینی مەسرفەکەی بکاتن زۆر باشە ئێستا و خۆراکانەی کە سەرچین پێویستە بەردەوام هەبێت گرانبوونە زۆر ئەرە وڵات ئێستا زەید گران بووە برێ دەرمانچا گران بووە دەبی ئەو شتانە مەسەرەن دەبی ئەو شتانە نا هەرزامی لەوەی فەقیر مستەوای ژیانی خۆی بینتەوە ئەوە کە ینی بسوڕێنی مستەوای ژیانی خۆی بسوڕێنی باشە ئێستا تۆی هاوڵاتی کاتێک دەچێت دوکانێک دەگەڕێ بە جیهان خواردن کوالێتی بەرزە یان کامەی هەرزانە و نرخەکەی گونجاوە و دەکڕێت وەسەتەکەی دەکڕی بۆ ئەوەی کوالێتی بەرزە نای گۆشت گران بۆ نیە تەمەشا بەنسبەت گۆشتی لۆ گۆشتان گران کردیە ئەدی ئەکو ئەو لە خۆشە بڵاویتەوە گۆشتش گران بووە دەوەردەی ئەم نازم ئەم دەتوێت دەپرسم ئێستا ئەو لە خۆشە بڵاویتەوە گۆشتش گران بووە دەی لە هەندە زیان بە چاردەی لە هەند زیان بە عەفدەیە ئەو کە بە عەفدەیە لە هەندە زیان بە عەفدەیە لە هەندە زیانی بە چاردەیە بڕۆن گۆشتی هەرزانکردنە گۆشتەکە بهیمە عالەمەکە شیوەکەت هەموو بە گۆشتەکەیە ئەتو شفتەیە کفتەیە دۆڵمەیە ئەتوە دەبی وش کابرێک گوتی ئەوانە نەبێت تۆ ڕۆژێ داوا دەکەی هەرزان بێ و گۆشتە گۆشتەکە میم هەموو شیوەکە بە گۆشتەکەیە هەموو ڕۆژێ بانجان پێ دەخورێ هەمووشە لەگە گۆشتەکەی هەیە گۆشتەکە هەرزان بی 6,000 دەبیتن ئارێ وەڵە لە گۆشتەکەیە هەمووی لە گۆشتەکەی هەمووی گران بووە جاران چەندێک پارە دەهینا بازار پێداویستەکانی خۆت پێ پڕداکردەوە ئێستا چەند دەێنی ئێستا دزاین و تەمەشا پێویستە بەنسبەت ئەوەی گومرگە و شتانە حکومەت دەبی ئەو شتانە هەرزان کاتن لە بۆی فەقیر گوزارانی خۆی بسوڕێنی چاودێری لە بازار نییە قەسیقن ماسی چاودێری لێژنەی چاودێری نییە بابێنە ئێرە نییە لێژنەی چاودێری نییە کەمە وەڵڵی نییە کەمە داوا دەکەی زیاد باشتر ئارێ وەڵا کا گوتی تەلەڤیزیۆن گوتی ختمی پێوەبی بکڕن ختی پێوە نەبی نەکڕن دەبزانم کا ختم دەی ختمی پێوە نیە ناوەڵە ختمی ئەم بخۆم جێم لە تەلەڤیزیۆنی بوو لە ڕوودا و جەماعەتی خۆم جەماعەتی برێ ئەو هاوڵاتی توی هاوڵاتی بۆ پەیوەندی توی هاوڵاتی بۆ پەیوەندی نەکردووە بە لێژنەی قایم قامیەت گوتی گۆشت ختمی پێوەبی بکڕن ختی پێوەبی نەکڕن دەورە بێ ختم بیرێ هەمووی دەفرن دەکڕن ئەو معنای چیەوە توی هاوڵاتی کە لەم نیشتیمانە دەژی بۆ پەیوەندی لەم شارەی بۆ پەیوەندی بە لێژنەکانی قایم قامیەتەوە ناکەی ئاگاداریان کێوە ئاگاداریان کە ونیە قسەک پێ بدێم ئێستاوە لەم قەسابەکانە ونیە ناگۆشت فڕۆشانە لە بە قەتعچە ئەلێرە بدەن
قەتعچە ئەلێدەم بلووسن پەیوەندیکردن بە مەسەرەن لژنەکانی گۆشتی ئەلێرە قەتعچی بدە ئەلێرە پەیوەندیان پێوە دەکەین هەیە پێوە دەکە ئادرێکا وەرفەتەوش ئەو گۆشتێ بکە لێرە گۆشت هەیە بە 6,000 لێرەش بە 17,000 تێکەر دەکەن لە قیمە دەدەنەوە چی من دەدەنەوە چی تو بخۆ خەستەخانە خۆت بگرە نەخێریسی بەرز نییە ئەچی خواردنی دێتە ئەو وڵاتی هەموو کەونە خواردنە هەمووی کە تاریخی دەبل تاریخەدا تاریخەش کرا تاریخت کێ لێ درایتەوە هاوڵاتی ئەوەی دەوێت نەخێر هاوڵاتی ئەوەی نایە بەڵام بەسپرسەکان و دەوڕەمەندەکان تا بازرگانەکان ئەو شتەی دەکەن بەڵام فەقیری ئێمە فەقیر چمان لە دەستە چمان پێ دەکرێت باشە تۆ کە دەستێ دوکانێک یان سوپەرمارکێتێک بە دوای خواردنی کوالێت بەرزا دەگەڕێ یان ئەوانە کە هەرزان بن تەبعا بە دوو هەرزانەکەدا دەگەڕم لە دوو هەرزانەکەی دەگەڕ بەرێ بۆ کوالێت بەرزەکە ناکرێت لەبەرەوەی نییە بەرێ کە نەبوو نائیلاجی بە دوو هەرزانەکەیدا بگەڕێ ئەگە هەت بە کامە دەکڕی کام بە چای باز دەرەجەیەک با دەمکڕی ئێستا وا دەزانی خراپی شەو دەیکڕی ئێستا کە زان باش خراپە و دەیخۆم ناچارم دەزانی خراپە و دەشی خۆی بەرێ لەبەر ناچارم ئەی باشەوە زەرەری نییە زیانیە لە بۆ تەندروستی زەرەری گەلە زۆرە بێغەیە زەرەریەیە تووشی هەزاران نەخۆشیت دەکە تووشی نەخۆشیت دەکە بەرە تووشی هەزاران نەخۆشیت دەکە بەڵام چیلەکەی نائیلازی ئەمن یەک بەخۆم کە نەبوونم و قەردارم کرێچیشم ئایا ناچاری نەبی دەیکڕم نایکڕم وایە لە ناچاری دەیکڕم بەرێ باشە خواردنەکان بەگشتی لە بازار لە چاو چەندجارە چەند گرام بوونە بێقات گرام بووە بێقات گرام باشە هەر دەست دەوەشتەش دەبێت پێت ناکڕێ پێت ناکڕێ باشە حکوومەت چی بکات چۆن دەتوانێت هاوکاری میلەت بکات چۆن دەتوانێت ئەو نرخانە دابەزێنێ وڵای حکوومەت هیچ پێ ناکرێت حکوومەت ئەگە پێ بکرا باید دابەزان بەڵام حکوومەت هیچ پێ ناکرێت حکوومەت لەبەرە خۆی هیچ پێ ناکرێت لەبەر جیپانی خۆی ئاگالێک ملەتی نییە هاوڵاتی لە لای حکوومەت دەرەجەیەکە نەخێر بەداخەوە ئەو ملەتە هیچ قیمەتەشیلەکە ئەو حکوومەتەی نییە بە ناو حکوومەتمانە ئێمە بە هاوڵاتی لە لای حکوومەت گرنگی پێ دەدرێ و گرنگی سەلامەتی گیانی ئەو لە پێش هەموو شتێکەوەیە ناخی شتوان نییە شتوان نییە حکوومەت قەت ئەوەی بە ملەتێ نەدا ئەگە بەوەی بەم لە تێبدا بالێن لەگەڕاو شتە خراپە داخیل بی تێگەشتی بەڵام حکوومەت پاچی بە ملەت نەکەوتووە جێلێنی ئەو ملەتە چی بەسەر دێت چی بەسەر نایە ئەگە جێلێ بەیە لێن لەگەڕاو شاخ خراپە داخیل بیتن حدودەکانی تون دەکرد یان دەبی ئەو زەهرەی بخۆن یان دەبی خۆنی تەعاقی خۆ بکوژی سەکەی بە زەهر ناوی دەبێت هیچ چییە وایە سارنان بازارنانە یعنیەکە بخۆم بەخوا هەر سارنانەکەی دەخۆم ئەو چینە دەوڵەمەندەکە یعنی حسابی کوالێت و نازانم مارکە و ئەو شتانە دەکات چینی فەقیر هەموو لە دوو هەرزانیە لەگە ڕزم تو جارەکان کەنج چی ئەسل لێنێرە نەخێریسی بەرز نییە ئەچی خواردنی دێتە ئەو وڵاتی هەموو کەونە خواردنە بەڵێ ئایزان و خۆشەویستانەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو ئەمڕۆ قسەم لەگەڵیان کرد لەسەر خۆراک وەکو بینیتان بە شێوەیەکی گشتی وڵاتیان بە دوای ئەو خۆراکەدا دەگەڕێن کە نرخەکەی ئەرزانە لەبەرەوەی بۆ بژێوی ژانیان دەرنایەنێت کام خواردن و کام خۆراکی کوالێت بەرزە بیکردن و بۆ ئەوەی تەندروستێکی باشیانە بێ بەڵام ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە بۆ سەر هاوڵاتیانی ئەم نیشتیمانە لەبەرەوەی خواردنێ خۆراکێک دەخۆن مەترسیە بۆ سەر ژیانیان کە کوالێتی زۆر نزمە و بەشێ لە وڵاتیان وتیان چاودێری چڕ لە بازار نییە بۆ ئەوەی ئەو کوالێتیانەی کە نزمە ئەو خۆراکانەی کە کوالێتی نزمە لە بازاردا نەهێڵدرێت کەسێک هاوڵاتیەک فەرمانبەرێک کە جاران موچەکەی لە کاتی خۆیدا داهات یان داهاتی باش بوو دەیتوانی خۆراکێک بکڕێت کە کوالێتی بەرز بێ بەڵام ئێستا بۆ ئەوەی ژیانەکەی بەڕێ بکات دەچێت کام خواردنی ئەرزانە ئەو دەکرێت ڕێزوسڵاوی برایم زیاد قبولکەن تاتەوەرێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ